ئەوە ماوەی چەند ڕۆژێکە لە چەندین کۆڵان و لە چەندین شوێنی شاری سلێمانی و بگرە لەوانە لە پارێزگاکانی تریش ئەم بابەتە گرنگی پێدرابێت چکە لەبەرەوەی لە چەند ڕۆژی ڕابردووە جێگری سەرۆکی حکوومەت بەڕێز کاکوبات هەڵەبانی کۆبوونەوەیەکی دەربارەی ئەم بابەتە کرد ئەویش وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاوە لەم ساڵا و لە سەرچاوە ئاویەکانیشە بە ڕێژەیەکی زۆر ئاو دابەزیوە کامە کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەی ئێمە دروستەکە بەڵام ئەم بابەتە زۆر گرنگە و هۆکارەکانی چییە و دوای ئەوەش ئێمە وەکو هاوڵاتیان چۆن خۆمان بە پرسیارە زانین بەرامبەر و ئەوەی کە ڕۆژانە لە ماڵەکانمانە بەکارێنی ڕاستە لەوانەیە لە هەندێک کۆڵان ئێمە لە کۆڵانەکەی خۆمانەوە دوو ڕۆژە ئاومان نییە باشە ئێستا هەست بەوەکەین کە ئاو کەمتر بەکاربێنین ئەی بۆ پێشتر ئەم هۆشیاریەمان ڕەنگە لە ڕابردووە گەرچی هەموو ڕۆژێکیش ئاو هەبووە بەڵام زۆر کات بەنابەر پرسیارانە مامەڵەمان ئێمە هەستمان نەکردووە کە چەند ئاو گرنگە و چۆن تایبەتمەندی ئاو ئێمە لە ماڵەکانی خۆمانە بیپارێزین بۆیە گفتوگۆ لەسەرم بابەتەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک عەباس عەلی وەکو بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی ژێر زەوی سلێمانی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئەمەی میوانە با بفەرمێن فەرموو کاک عەباس فەرموو بانی باشتر بێت بەخێر بێ بانی باش زۆر بەخێر بێ کاک عەباس بانی باش بەخێر هاتیت زۆر زۆر بەخێر بێ سوپاس بۆ بابەتێکی زۆر گرنگ و تایبەتە لەم ئێستاە کە ئێمە مانێک گفتوگۆی لەسەرکەین ئەویش کەمبوونەوەی ئاو وشکە ساڵی لەم ساڵدا ئێوە بە پێوەی کە بەڕێستان لەو فەرمانگەیە کارەکەن و ئامارەکانتان لایە ئایا ئەم ساڵ ئێمە ڕوبەڕووی مەترسیی گەورابینەوە یاخود چۆن پرسیارەکەت هەمەلایەنەیە ئایا تووشی مەترسیە بینەوە یان ناوەیان بەندە بە گۆڕانکاریەکانی کەش و هەواوە بە شێوازی ئیدارەدانی ئاوە خۆی بەڕاستی ئەمە هاوکێشەیەکی دوولایەنەیە لایەنێکیان پەیوەندی هەیە بە بەڕێوەبردننی شێوازی سەرچاوەکانی ئاو و دابشکردنی ئاو و لایەنی کەشی بریتە لە هاوڵاتیان خۆیان کە مەزدەری ئەوەن کەەوە چۆن ئاوەکە بەکاردێنن لایەنی هاوڵاتیانەوە دەست پێ یەکەم یاریە لایەنی هەوڵای حکومەتەوە با دەست پێ بکەمەوە حکومەتە بێت چەند بنەمایەک بەکار بەهاوردایە پێشتریش و ئێستاش و بۆ داهاتوش ئەو بنەمایانە بریتین لە بەدواداچوون پلان و بەدواداچوونی بەڕێوەبردننی ئاو ئەمەیان یەکەمیان پلانەکە زۆر گرنگە دووش یاساکان بگونجێنێ لەسەر ئەساسی ئەو شێوازی بەڕێوەبردن و پلاندانانە سێمیان ئەو کەرستە و هێزی کاری بەردەستیان لە بەڕێوەبردنە چۆن بەکاری بێنێ چوارەمیشان بودجەکەی چۆن بۆی تەرخان بکاتەوە بەداخەوە کەم و کوڕی هەیە لەم حاڵەتەیە چ لە پێشوش و چ لە ئێشش نە زمانی حکومەتی هەرێمی کوردستان هەر لە شەرقی ئەوسەط ڕۆژڵاتی داوەندیشە ئەم کێشەیە هەیە هەرچەندە خۆ کوردستانی خۆشمان و عێراقیش تا جاری جاران ئاوێکی زۆر باشیشی هەبووە ئاو هەوایەکیش باشە بە پێی ئەو پێوەرانیکەوە لامانە لە ساڵی 41ەوە تا ئێستا معدەلی بارانبارین ڕاستی حاڵەتێکی باش ساڵی 41 بۆ 51 معدەلی بارانبارین 504 میلیۆن بووە لەو دە ساڵی ئەخیرە بەڵام تو ساڵی 91 تا ساڵی 2000 یعنی معدەلی بارانبارین 740 بووە لە ساڵی 2011 بۆ ساڵی 2021 معدەلی بارانبارین 727 بووە یعنی لەو حاڵەتەیە سوریکە ڕێنجی بارانبارینەکان گۆڕاکایی بەسەرا هاتەوە بەڕامبەرەوە باشی ڕۆشتووە بەڵام ئیدارەدانی ئەو ساڵانە تا ئێستا بە شێوازێک بە شێوازەکان خەیرێکی تیا هەیە لەو چوار کاتە کاک عەباس بەڕای تۆ ئەگەر لەو ساڵانەیە کە ڕێژەی بارانبارین زۆر بووە ئێمە بمانتوانێت پلانێکی باشمان هەبێت ئێستا مەترسی ئەومان لەسەر نابوو کە بڵین وشکە ساڵیە بۆ نمونە هەفتەی ڕۆژێک ئیتر ئاو ئەچێت بۆ ماڵان ئاوی ڕێیسی هەفتەی ڕۆژێکە بێ خود چەند ڕۆژ جارێک ئەبێت بەڵێەوە خۆی یەکێکە لە کێشە گەورەکانی ڕۆژڵاتی ناوەند یعنی تۆ ئەم حاڵەتی پلاندانان و دابینکردنی بودجە و یاسا و بەڕێوەبردن و هێزی کار ئەمانە بەسەراحەت خەرمانێکی زۆر خراپ بۆ حکومەتی هەرێم بەجێما کە خەرمانێکی زۆر خراپ بوو بەجێما لەو حاڵەتەیە حکومەتی هەرێم ئەو بودجەی لەبەردەستان نەبوو ئەو خەرمانە خراپە هەمووی چاکاتەوە بەڵام ڕێژەکە باشتر بووە پلانەکان باشتر بووە ئێستا پلانی باشتر هەیە بەدارەچوونێکیش هەیە بەڵام لەو حاڵەتە ئێستا بەڕاستی بۆی بێمە لانی کتەی هاوکێشەکە ئێمە لە سلێمانی با بە نمونە بگەێنینەوە بۆ هەموو کەسێک پێڵێن پێرکەپیتە هەموو کەسێک لە هەموو ستانداردی جیهانیە ئەگەر بە شێوازێکی زۆر پرۆفشناڵ و زۆر باش بۆی دابین بکرێت 250 لترە 250 لترە بۆ هەر ڕۆژێ بەڵام تووەرە لە سلێمانی 250 لتر با مستەلاحی بازاڕێکەشی باسی کرد ئەکاتە بەرمیلێک و ڕبعێ بەرمیلێکی و ڕبعێک تۆ ئاوت هەیە بۆ هەر کەسێک لە ماڵێکە ئەکاتە 4 بەرمیل ئەکاتە 5 بەرمیل
لە هەر ماڵێکە 5 بەرمیل ئاوی بۆ دابین بکرێ بەڵام بۆ هەر کەسێک لە سلێمانی ئێستا 400 لتر بەکاردێنێ یاحی تو سێرێکە ینی حەجمی دابینکردنی ئاو هەبووە بەڵام شێوازی بەکار هاوردنەکەی خراپ بووە بۆیە ئەگەڕێمەوە سەر لایانی دووەمی هاوکێشەکە لایانی دووەمی هاوکێشەکە بریتێ لە ڕۆشنبیری کۆمەڵایەتی بۆ چۆنەتی بەکارهێنانی ئاو ئەم حاڵەتە کەلتوریەکە بەڕاستی کەلتوریەکە خەرمانێکی زۆر خراپ بەجێ ماوە کە ئاو خەڵک بە مڵکی خۆی نازانێ بە شێوازێکی زۆر خراپ بەکاری دێنێ هەر لە ئێمەی پیاوانەوە دەست پێ بکە تا ئاگاتە ئێوەی خانمانەوە تێگەی بەسەراحەت هەر لە ماڵەوە دەستی پێ بکەتەوە لە جلشۆرەوە بیگرا لە سەراوە بیگرا لە قاپشۆرەوە بیگرا لە دەمچاشۆردنەوە بگرێ لە خۆشتنەوە بیگرا ئەمانە بەڕاستی یعنی لەو 250 لترە بۆ 400 لترە فەرقەکەی زۆربەی لەوەیە سەرفە بێ لەوەیە سەرفە بێ سێ نەوع سەکتەری ئاومان هەیە بۆ ئەوەی کەوا بتوانین ئێمە تەعاوی لەگەڵا بکەین سەکتەری یەکمیان بیتە سەکتەری گشتی کە ئەوەی بۆ ئاوی خواردنەوە و پێداویستی ڕۆژانەیە ئەمیان زۆر بە خراپی بەکاردێتن ئەگەر پێ ئەو ستانداردانەی تێگەی یونیسف ساوی لەگەڵا بکەینەوە سێرەکەین 16 بە هەدەر ئەڕوە 16 بە هەدەر ئەڕوە ئەمەلەی کۆ لە ماڕانە هەم لای خۆمان وەکو پیاوان و وەکو مناڵان و وەکو گەنجان و وەکو ئەوەی کە ڕۆشنبیریەکمانە وەکو خانمانیش بەڕاستی 16 بەچلا لەبەرەوەی کواز زیاتر ئەوان پاک و خاوێنن ئەوان زیاتر ئێتیمان بە شتەکاردن بەڵام ئیفراتێک هەیە ینی زیادە ڕۆیەک هەیە لەو پاک و خاوێنیە کە بە شێوازێکی مۆدرن و شارستانی ڕۆشنبیریانە ئیش لەسەر ناکرێ ئەمە لایەنێکیان دووەمیشان کەتی تایبەتە بەڕاستی کەتی تایبەت تعامل لەگەڵ ئەو واقعیان ناکاتن کە بە شێوازێکی خۆی پڕۆشتنەڵانە بێت مەبەست لە کەرتی تایبەت چیەوە کەرتی تایبەت بچێت لە کەرتی پیشسازی کەرتی بازرگانی معمەلەکان کەرتی گەشت و گوزار ئێستا جەنابتەن پێشەوەی کوا من بێمە ئەم ستۆریەوە باسی ئەوەتان کردەوە کە خۆ و خاشاک و گەشت و گوزار و کۆمەڵێشت بەڕاستی ئەم تعاملکردن لەگەڵ ئەمەیات و شتێکی خراپە لە هیچ دنیایەکان نەبووە کە ئاوی پاکراوە کە ئێمە لە ساڵی 2002 کالکولشنێکمان بۆی کردەوە بۆ هەر مەترێکی مکعب حکوومەت 22 دلاری و تێچێ 22 دلاری بۆ 1 متر مکعب کە ئاکاتە بەشی یەک ماڵ بەڵام لە مانگێکە 5 دیناری لێوەرەگرت جاران کە ئاکاتە 2 دلار و نیم زۆر باش بەڵێ کاک عەباس یەکێک لەو پرسیارانەی لەوانەیە هاوڵاتیانیژم پرسیارە بکەن کە باسی کەرتی تایبەتەکەین ئێستا بینی هەر لە پارێزگای سلێمانیە لەوانەیە بەپێی پێشکەوتنی ئەو هەڵکەوتنی جوگرافی و بڵاوبوونەوەی خەڵک لە ناو شوقەکانە یاخو ئەوانەی کەرتی تایبەت دەیبن بەڕێوە لەوانەیە من لەم چەند ڕۆژی ڕابردووە ریشتەجی بوونە بەڵێ چەندی خێزانێ پرسیاریان کردووە ئێمە خانومانێ ئەومان نییە بەڵام لە شوقەکانە هیچ کاتە پرسیارە مە ناکرێ ئاو نییە یان ئاو هەیە ئەوان چکە بەردەوام سەرچاوەیەکی ئاویان بۆ خۆیان دابین کردووە من ئەمێ پرسیارەکە لەمە بکەم ئەوان چۆن توانیویانە ئەم سەرچاوە ئاویە دابینکەن بۆ هاوڵاتیان کە لە شوقەکانی خۆیان ئەی ئێمە لە ناو خانوویەکەین هاوڵاتیەک لە ناو خانوویەکەیە کە هەفتەیەکە ئاوی نییە بۆ ئەو ناتوانێت دڵنیا بێت لەوەی کە ئاوە چێتە ناو ماڵەکانیەوە کە ئێمە باسی شێوازە گشتێکاکەین ئەمان باسە سەر شێوە ناقەشەیەکە بان وستم هەموو ڕووکردنەوەکە بم بۆی هاوڵاتیان بەڕاستی لەو بەشیان کە ئێستا ئێوە وەکو کەناڵێکی ڕاگەیاندن دەورێکی تەسقیفی و ڕۆشنبیریە بینەوە بۆ وریاکردنەوەی خەڵک بۆ چۆنەتی بەکار هاوردنی ئاو لەم ئەزمێش زۆرجی نەجات بین ئەگەر ئەو لایەنە تەواوکەین بۆی دوای جوابی ئەو پرسیارە دەمەوە من مەمنونتە بم ئەگەر وەختەکەمان بڕۆ کەرتی تایبەت ئێمڕۆ بۆ ئاوی خواردنەوە بریتی لەوەی کەوا من باسم کرد 150 لترەکەیە لەو 250 لترەیە کەوا من باسی بکردەوە بەڵام بۆ سەوزایی دووقات سوێقاتی ئەوە بەکاردێت بۆی سەوزایەکی خۆی بکاتەوە یان ئەوە تا کەرەستەکەی خۆی پێپاکاتەوە یا کەرەستەکەی خۆی پێوە بەڕێوە بەرێ ئەمیان بەڕاستی لە هیچ دنیایەکە ئەمە نیە لەوێ ڕەوەتەر هەیە ینی ئاوی خابت هەیە ینی ئاوی تێکەڵ هەیە ئاوی تێکەڵ لای ئێمە ناتوانین تەعامل لەگەڵا بکەین بەڵام ئێستا وەسیلەیەکی باش هاتوۆتە پێشەوە حکوومەتی هەرێم ڕێگەی داوا بە مجموعەیە کۆمپانیا ریسایکڵی ئاوی ئاوڕۆکردنەوە کە ریسایکڵی ئاوی ئاوڕۆکردن کەواتە بۆ سەوزایەکەت بۆ بەکار هاوردینی معمەلەکەت نەک خواردنەوەکەت وەکو ئوردن باس ناکەم وردن ئاوی خاڵتەکە لەگەڵ ئاوی ئاوڕۆکە پاککردن بۆ خواردنەوەی بەکاردن من باسیەوە ناکەم لە برێکەوە یعنی ماهیەتی کەسی ئێمە لای ئەم حکوومەتە زۆر گرنگە لای خەسەکە خۆی گرنگە بە ئاوی پاکەکەی ژەر جێی بێ یا ئاوی سەر جێی بێ کە پاکراون تۆ لە ڕێگەی بەڕێبەرایەتەکانەوە بە ئەوە بخواتەوە بەڵام نەک ئەوەی بەکاری دێنێ بۆ پاکردنەوەی معمەلەکەی بۆ پاکردنەوەی کەرەستەی معمەلەکەی یا بۆ ئاودانی باخچەکەی با ئەو ینی کەرەستە ریسایکڵی کەواکە هەیە ئێستا لە بازار ڕهەیە بە کۆمپاکیونیتە بێ یاوەتە تریتمەنت بێت ێگەی هەیە لە بازارە زۆر کەمەکاتەوە 1 لتر ملیۆنی ئەو بودجەیە کە بۆ معمەلەکەی بەکاردێنێ ئەتوانی ئەوە بەکاربێنی بۆی ئەوە پاکاتەوە سێمی شامبریتە لە کەرتی کوشتتوکاڵ بۆ ئەوی کەوا وعی خەڵکەکە چۆن کەرتی کوشتتوکاڵ بەڕاستی زۆر بە هەدەر ئاوەکە بەکاردێن ئێمە ئێستا تعریفی ئاویمان نییە وەکو ئاوی ژەرجەوی کە من بەسئولم لێ لە سێ پارێزگارە سلێمانی و هەڵەبجە و ویلایەت ڕاپەڕین
تا ئێسش تعریفەیەکی ئاویمان نییە تەسەور کە 1912 بیری یاساییمان هەیە تا ئێستا ئێمە 1 فلس لە کەس وەرناگرین 1 فلس لە کەس وەرناگرین کە تعریفەی نییە بە پێی یاساکە بۆیە باسی یاساکەی حکومەتی کردو بەڵام ئای هاوڵاتی تو خۆت ئەم بۆ کشت و کاڵ بەکاری دێنی يعني إذا الرجل 24 ساعات أقل بكاينيني بخو 5 ساعات آوي باغي كتري أم آوا أبي براسي دستي بيو بقري شوازي كي مودرين لبكار هنا أنا بكار مرشات بكار بيني تقطير بكار بيني دقي إريجيشن بكار بيني بو أوي كوا كمترين نسبتي آوا كبيتو أما قش در هنا نوال زيادة كاتو أم آوا في الرودا بو برسالة كي جنابي شت بريتي لما لبيتي لكتيو برهنان كرتي وبرهنان براسي سليماني لصالي 2091 شو بروسر وتاقات صالي 2002 شوازي طبيعي فراوان بو بەڵام لە کاتی دابشکردنی زەویە لە کاتی دابشکردنی ئەوە بەڕاستی خەدەمات گەیشت ئەو ڕادەیەکەوە پارەیەکی زۆر بێ بودجەیەکی زۆر بێ ئەو بەشی چوارەمی ڕووکردنەوەکەی یەکەمەکە حکومەتی لەسەر بۆی دێبەجێ بکات بجەهات بکە ئەمە نەبوو چیان کرد ئەم جارە هەڵسان و بەرهێنانەکان هێنا بۆ ئەوەی کا بتوانین ئەم جارە شوقا دروست بکەن خانوو دروست بکەن بەڵام باشتریشیان ئەوە کردو کە بە شێوازێکی عمودی زیادکردنەکە بکەن بەڵام بە شێوازی ئوفقی خەدەماتێکی زۆرتری هەیە چ لە ئاوەڕۆ بێ چ لە ئاو بێ چ لە ڕێگاوبان بێ چ لە کارەبا بێ ئەم حاڵەتانە بەڕاستی پێویستی بە بودجەیەکی زۆر هەیە ئەم بودجەیە لە TOR یعنی بابن لە بەندی بینی ڕێخستنی بینی حکوومەت و بینی کە وەبەرهێنەکە ئەبێ ئەو خەدەماتانە زۆربەی جاران ئەکەوتە سەر حکوومەت پێویستی بە کەتی نیشتەجێبوون هەبوو ئەی خستە سەر خۆی بەڵام تەسیرێکی بودجەیەکی زۆری کردو سەری ئێستا ئەخاتە سەر ئەوان بۆی ئەوە دروست بکاتەوە بەڵام حەجمی ئاوەکەی کە دابین کراوە سەرچاوەکەی کە دابین کرا های پاک بووە ناگاتە ئەو ڕادەیە کە بەشی هەمووی بکات هەندێکی ئەفم کە هەندێکی پەنایان بردەوە بەرچی بەربیری قوڵ هەندێکیان پەنایان بردەوە بەربیری قوڵ بێری قوڵی بەڕاستی چارەسەری ئەوە ناکاتەوە کە 2000 ماڵ دروست بکەیتەوە بە 5 بیر بە 6 بیر ئاوەکەی بەجێ بیری قوڵ حاڵەتی ستاندبایە حاڵەتێکی احتیاتە بۆ ئەو شوێنەی کەواتۆ کێشەیەکی اعتیادیت هەیە بۆی کێشەکەت بۆ چارەسەر بکاتەوە بەڵام ئەبێ ئاوی سلێمانیە ئاوی دەوروبەری سلێمانیە ئاوی هەڵبجەیە هەر ئاوێک لە ئاوەکانە ئەمانە سەرچاوەکانیان لەگەڵ محەڵاتی پاکردنەوەیان لەگەڵ ئەوانیان تەطبیری پێبدرێتەوە بەڵام ئەوەی لایەنی چوارەمی ئەو حاڵەتەکەی حکومەتم باسکردی بودجەکە کێشەی گەورەی بۆ دروست کردووە ناتوانێت سەترە بزەرە و مەزۆر باشە کاک عەباس ڕەنگە زۆر کات لە ئێستا گەرمترین مشتومڕ لەسەر ئاو بێت باز لەوە بکرێت بڵێن لەگەڵ کەمبوونەوەی ئەمساڵ ئەگەرەکانی وشکە ساڵی هەیە پێم خۆشە لە زاری بەڕێستەوە کەمێک زانیاری لەسەر ئەم بابەتە وەرگرین تاوەکو ئێستا گەیشتین بۆی کە بڵێن تاوەتر ئەم ساڵ وشکە ساڵیە وشکە ساڵی تەصنیفی جیاوازە وشکە ساڵی من وەکو باسم کردەوە لە ساڵی چریەکە بۆ پەنجایەک معدەلی بارانبارین 504 بووە لە ساڵی 91 بۆ ساڵی 2001 معدەلی بارانبارین 740 بووە لە ساڵی 2011 بۆ 2021 معدەلی بارانبارین 727 بووە ئەمە لێرە وشکە ساڵی ڕووی نەداوە وشکە ساڵی ڕوو بدات ئەبێ لە تەصنیفەکەی بزانین ئەمە کام وشکە ساڵی وشکە ساڵی هەیە ئاو هەوایە ئەو ڕۆژەی باران نابارێ و ساڵی باران نابارێ وشکە ساڵی ئاو هەوایە لەو شوێنەیەکەوە تەسیری باران و ئاوای هەبێت ئەوە وشکە بەڵام ئەگەر ئەوە زیادکە بگاتە ڕادەیەک کە تەسیر لە کشت و کاڵ بکە لە هەندێک شوێن ئەبێتە وشکە ساڵی کشت و کاڵ ئێمە ئێستا لەو دوو مەرحەلەیەین لەو دوو مەرحەلەیە هێستا نەگەیشتێت وشکە ساڵی سێەم کە پێرە وشکە ساڵی هایدرۆ وشکە ساڵی هایدرۆ بۆ ئاوی خواردنەوەیە بۆ ئەوەیە ئێستا ئێمەش خۆمان لە ڕووی ئیداریەوە لە ڕووی بەڕێوەبردنەوە لە ڕووی یاساکانەوە لە ڕووی ڕۆشنبیری کۆمەڵایەتیەوە لە ڕووی بەکار هاوردنەوە هاوڵاتی و حکوومەت دەستی یەکتری بگرن ئێمە ئەزمەکە تێپەڕێنین بەڵام ئەگەر دەستی یەکتری نەگەین هاوڵاتی هەر بە حەقەوە بەرامبەر بە حکوومەت تعامل بکات و بڵێ وڵی کاکە من تۆ ڕاتبەکەمت کەم کردەوە من زەربە لە کارەبا ئەدەم زەربە لە ئاوە دەم زەربە نەخێر هاوڵاتی بەڕێز عینی من باسی کارەباکە بۆ خۆتە و ئاوەکەش هەر بۆ خۆتە یەکەی حاڵەتێکی ئەزمەیەکی اقتصادی هەمووان بەیەکەوە هەڵمان گرت زۆر باشە کاک عەباس با کەمێک قسە لەسەر ئاوی ژێرزەویش بکەین بەهۆی ئەوەی کە بەڕێستان بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی ژێرزەوی سلێمانین ئەم ساڵ ڕێژەی بارانبارین کەمتر بۆ لە چاو ساڵانی ڕابردووە ئاستی ئاوی ژێرزەوی لە چ ئاستێکە ئاستی ئاوی ژێرزەوی جارێک لە مەترسیان نییە بەڵام ئەگەر بێت و ئەو معادلەیەکی تر هەیە لەو حاڵەتە باسێکەکەین بریتە لە پاراوبوونەوە لەگەڵ دەرهێنان ئەگەر پاراوبوونەوە کە بەم شێوەیە 3 ساڵ ڕوو بداتەوە بخە مەترسیەکە دروستە بێتەوە ئەچینە زۆنی سوورەوە ئەچینە زۆنی سوورەوە ئەگەر بێت و ئێستا لە زۆنی پرتەقاڵیان لە هەندێک شوێن لە هەندێک شوێن هێشتا ماڵمانە ئەگەر بێت و دەرهێنانەوە ڕان نەگرین زیادەڕۆیی کەم نەکەینەوە بەو شێوەیە یاسایی کەوا لە ڕێنمایەکەیە هەیە ئێمە بیر لێ نەدەین و ئاو دەرنەهێنین بەڕاستی ئەکەوینە حاڵەتێکی خراپەوە زۆر باشە باسی بابەتێکی زۆر گرنگیش بکەین کە بە تایبەتی لە
چەند ڕۆژی ڕابردووە لە ئەنجومەنی وەزیران من ئاماژەشم پێیاکە کۆبوونەوەیەکی گەورەیە لەسەرەوە ئەنجام درا بە ئەو ستافە گەورەی کە بەڕێز قوبا تاڵبانی کۆی کردبوونەوە لەوەی کە ئێمە بەدەر لە وڵاتەکەی خۆمان لە دوو وڵاتی دراوسێەوە چەندین سەرچاوی ئاویمانەی وڵاتی ئێرانە وڵاتی تورکیایە ئەوانە مەترسی ئەوەی لەسەر ساڵانی ڕابردووە لەوانەیە ئەو سەرچاو ئاویانە لە ئێمە بگیرێتەوە بۆیە هەوڵە درێ کۆمەڵێ بەنداوی کە زیاتر بکرێ وەکو لەو دوو سەرچاو ئاویە گرنگەی کە ئێمە لەگەڵ دوکان و سیروانە هەمانە باشە لەگەڵ ئەمەیە ئەو دروستکردنی بەنداوە زیادانە چی کاریگەریەکێ بێ لەسەر ئەوەی ئەگەر ساڵێکی وشکە ساڵی بێ ئێمە گرفتمان نەبێت لە سەرچاوی ئاوی بۆکو بەکارهێنەر و لەگەڵ ئەوەشا تا چەند گرنگی ئێمە زیاتر بیر لەوە بکەینەوە سەرچاوە ئاویەکانمان بە پاچی بیاڵینەوە نەوەکو بەرەوبەر بەڕڕووی کۆمەڵێک پیسبوونی بکەینەوە چکە ئێستاش هاوکارانم ئێستا لە ئەو وێنانەی کە ئێستا پیشانمانەیە نەما بۆ نمونە لە دوکان بێ لە سیروان بێ ئێستا زۆر ناهۆشیارانە لە بەرەوەی وەرزی گەشتیاریە کابینیە چی بۆ دوکانە بینی کە چەند پیسایی بڵاو بێتەوە بەڵام دروستکردنی بەنداوەکان تا چەند گرنگەیە بێ لەوەی کە ئێمە سەرچاوی ئاوی خۆمان هەبێت و مەترسی ئاومان لەسەر نەبێت جنابی کاک قوبا تاڵبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئیشێکی زۆر باشی کردووە لەم فترەیە کەوا و کۆبوونەوەی کردو ژنەیەکی باڵای دروست کردووە بۆ قەیرانی کەم ئاوی بۆ قەیرانی وشکە ساڵی ئەمانە بەسراحەتی هەنگاوێکی باشن لەو چوار بنەما ئەساسی یەکەم کە باسم کرد لە پلاندانان و بەدواداچوون و یاسا و بەڕێوەبردن و بجەشی بە تەرخاکردی کەواتە چونە سەر هەنگاوە ڕاستەکە چونەتە سەر هەنگاوە ڕاستەکە دووش وڵاتانی دراوسێبی لە خۆیان کردو چۆن ئەم هەنگاوانە جێبەجێ بکەن باشتریشت بۆ ئەوەی کەوا تۆ سێتر بەسەر ئاوا بکەی دووشتە یەکەم ئاو خەزنکەی دووەم دروێنەی بکەی ئاو خەزنکردن بریتە لە بەنداو چەند بەنداوە زیاد بێ ئاو خەزنەکەی لەگەڵی شیا دروێنەی ئاوەکاتەوە شوێنەکە مەتەقەکانی کەت بۆ پاراوەکاتەوە پاراوەکات ئەمە دروێنەی ئاوە بۆیە خەزنکردن ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وابزانام ئەوە نیە من ئاگادار بن لەگەڵ کە برای بەڕێزم کاگەکرێمی شمدەعامی بەنداوەکانی قسەم کردو لەم دوو ڕۆژەیە ئەوان ئیش لەسەر ئەوەکەن ئەم دوو بەنداوە ئەوە هەر هەیە مەوجودە بەڵام حەبدە بەنداوەکەی ترکەوە تەواو نەبووە تەواویکن 250 بەنداوی تر هەیە دیزانی تەواو بۆ هەموو شتێکی تەواو بۆ بە پێی پلان و بەرنامە ئەوەی کە پێویستە کات ئەوانە جێبەجێ بکەن بەڵام لە کاتی بودجەی پێویستە ئەچینە دراسات یاسا هەموو شتەکانی کێشەی نەماوە بۆیە ئەمە هەنگاوێکی زۆر باشە لەو حاڵەتەیە هەیە کە بەڵام لە کۆبوونەوەکەیە تەنها باسەوەش نەکرێ باسی وشکە ساڵیش کراوە لە حاڵەتێکە گەر بێت و کێشە هەبێ ئاوی پاکی خواردنەوە لەگەڵ دابیکردنی ئاوی بۆ کشتتوکاڵ ئەوانەی کە زەڕورن بۆ ئەم فترانەی کە ئێستا تا ئەزمەی وشکە ساڵی تێپەڕێنین ئەمانە یەکێکن لەو حاڵەتانی کەوا لە کۆبوونەوەکانە باس کراوە و ئێمەش ڕاست پێراوین بۆ ئەم بۆ حاڵەتە و ئاوی ژێر زەویش ئەبێتە خزمەتی ئەو حاڵەتەوە بۆی سەکتەرەکەی تەواو بکات چکە ئەوە کێشەکان لەسەر چییە لەسەر ئاوی سەر زەویە ئاوی سەر زەوی لە وڵاتی ئێران بەڵێ ئەوە بەنداوی دروست کردووە 11 بەنداون لە بەنداوەکانی گەرمێسێرە و تونەری نەوسوودە ئاوی سیروانی بە تەواوەتی گرتوتەوە یعنی بەڕاستی ئاوی سیروان ئێستا هاتنی سفرە 12 متر و نیم تقریبا ئاو دابەزیوە لە 8 متر تقریبا دابەزیوە لە دوکان 12 متر و نیم دابەزیوە ئاوی زاویش کەم بووەوە بەڵام تورکیا تا حدێک کەمتر 170 ئاوەکەی گرتووە زۆر باشە کەواتە ئێمە بەم ڕێژەیە کە ئاو دابەزیوە ئێمە وەکو هاوڵاتیان تا چەند بەرپرسیارین بەرامبەرەوەی کە بەکارهێنەری ئاوین چونکە بەڕاستی ئێمە لەوانەیە ئەگەر خێزانێک ماڵەکەی خۆیان ڕۆژانە بە پێی پێویست ئاو بەکاربێنێ بەڵام ئەگەر بێتە بەردەرگا ببێنە دراوسەکەی ئۆتۆمبیلە شوات ئاوێکی زیادە بەکارێنێ ئایا ئێوە وەکو خۆتان وەکو دام و دەستگاکانی حکوومەت لیژنەی تایبەتان هەیە بۆی کە سزایەک هەبێت سزایەکە بێ لە پێچینەوە بکرێ بەرامبەر ئەو کەسانە چکە ئەگەر سزا بەرامبەر ئەمە دانرا لەوانەیە خەڵک پابندبوونی باشتر بێت بەداخەوە هەیە بۆیڵێن بەداخەوە هەیە بەڵێ هەیە ئجراعات شەکرێت بەڵام هەندێک جار ڕێگری هەیە یعنی من ڕێگریەکان چییە؟ ڕێگریەکان ئەو ڕۆژە بە نمونەیەک بت باسۆکەمەوە ئێستا مەسەلەن بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی دەستی کرد بە بەستنی سعاتی زیرەک و ئاو بەڵام هەندێک کێشە هەبوو کێشەیەکی تاکتاکە تۆ لە 10,000 ساعاتە 5 ساعتی خراپ بێت ئاو زیاد بخێنێتەوە معالەجە ئەکرێ ئەوە معالەجە ئەکرێ بەڵام ئەندام پەرلەمانێک یا ئەندامی ئەنجومەنێک یا برادێکی مەسئولی بێتە سەر شاشەی تەلەڤیزیۆنی بڵێ ساعاتەکان لێ بکەنەوە ئیجزای پێوە مەکەن ئەو بەڕاستی ئەوە شتێکی خراپە ئەو شتێکی خراپە بۆیە ئیجراعاتەکان هەیە بەڵام پێویستەکە حکوومەت بە توندی ئەو ئیجراعاتانە قبول بکاتن بکرێ جێبەجێ بکرێ یەکەی بەڵام ئەندێکیان هەیە بەڕاستی حەسانەی پەرلەمانی هەیە دێتە سەر تەلەڤیزیۆن و هانی خەڵکەدات لە دژی حزبەکەیە حزبی حکومڕانە بەڵام بۆ انتخاباتی خۆی سەرکی حاڵەتێکی ئاوا دروست دەکات ئەمە یەکێکە لە کێشەکانی کە لەم مجتەمەعی ئێمەیە هەیە یعنی دیموکراسیەت ئەوە نییە کە ئەو
بەڕاستی یاسایەک ڕفز بکاتەوە یعنی چاکسازیەک ڕفز بکاتەوە هیچ چاکسازیەک بەبێ کەم و کوڕی نییە کەم و کوڕیەکەی چاک کردەوە هاوکار بە چاکردنەوەی کەم وە کوڕێکە من لە کۆبوونەوەی پێشووە کە ئێمە دانیشت بووین لەگەڵ کاک سەربەستی مدیری ئاوی سلێمانی یەکێ لە معاناتەکەی ئەوە بوو لەگەڵ پارێزگای سلێمانی دانیشت بووین یەکێ لە معاناتەکەی ئەوە بوو ئەنێ من ئیشەکەم کردووە با بڵێ کە 20 ساعتە 30 ساعتە 40 ساعتە لە 10,000 ساعتە خراپە بەڵێ ئەوە من بەرجێکەمە بۆ وەزارەتەوە من پشتیوانیانەکەم و ئەمەیان لێکم ئەویان لێکم و بەڵێ پارەکانیشان زیاد هاتووە هەواشەکەنێتەوە بەڵێ معالەجە هەیە ئەو معالەجەی هەیە کێشەی پارەکەی ئەو معالەجەی هەیە کێشەی ئەو معالەجەی هەیە لەبەرەوەی ئەمە شتێکی قانونیە بەڵام تۆ ساعاتەکە بە کاملی بێتە سەر تەلەڤیزیۆن ڕفزی بکەیتەوە لەبەرەوەی تو کێشەیەکی سیاسی هەیە لەلاوە عملیەکی ئاوا ڕفز بکەیتەوە ئەمە شتێکی خراپە ئەبێ کەواتە هاوڵاتیش لەو حاڵەتانە بەڕاستی پێویستەکە ڕۆشنبیر بکرێتەوە نەحەقی نییە تاک ئەبێ خۆشەویستی بەرامبەر بە خاکی زیاد بکرێ تاک ئەبێ خۆشەویستی بەرامبەر بە ئاوی زیاد بکرێ ئاسایشی ئاوی بپارێزی حکومت لایەنێکی بەشەکەیە هەڵساوە بە ئیشەکە بەڵام پێویستی بە هاوکاری تاکیمان هۆشیاری هاوڵاتیان لە هەموو کات و ساتەکانە گرنگی خۆی هەیە ئەمە وەکو دوایین پرسیاری خۆم ئاڕاستی بەڕایزت بکەم ڕەنگە لە ئێستاە چەند ڕۆژجارێک لە هەفتەیەکا بۆ منە ئاو بچێت بە هاوڵاتیان ئاوی گشتی بە حکمی ئەوەی کە ئاستی ئەو هێندە دابەزیوە هیچ گۆڕانکاریەکەکرێ لە پێدانی ئاوە بۆ ماڵان ئەوەندەی من بزانم لەگەڵ بەڕێبەراتی ئاوی سلێمانیە قسەمان کردووە لە کۆبوونەوەکەشە لەگەڵ ئێمە بە ڕاشکاری قسەی کردووە ئاستی ئاوەکە لە بەربەردانەوەی لە ئێرانەوە کەمتر بووتەوە ئاستی ئاوەکە ئێمە لەسەر بەنداوەکان وەستاوە ئاستی ئاوی سلێمانی پرۆژەی تەنها سەرچناری هەیە سەرچناریش بەڕاستی 3200 مەتر مکعبی هەیە لە سەعاتێکە لە حاڵەتی نۆرماڵی اعتیادێکە ئێستا بە گەورەترین مەرحەلەیەتی بەڵام ئێستا 1250 هەیە 250 يعني ئەوە ئاستی ئاوی ژەر جەوی دابەزی ئەمەش تەنها هەرەوە نییە کە ئاوەکە بۆتەوە بەڵام زیادە ڕووی لە ئاوا لە دەوروبەری سەرچنارە بیرێکی زیادە ڕووی نایاسایی زۆر هەڵکەندراوە تاسی لەو ئاوە کردووە ئەمەش تەنها بۆ گیرفانی چەند کەسێکە ئەبێ ئیجراعات بکرێ بەرامبەر بەو کەسانێکەوە ئەو شتە نەهێڵینەوە بۆی سەرچنار ببوژێتەوە سەرچنارەوە یەکەم دوو مەشروعی ئاوی دوکان یەک و دوکانی دووە مەشروعەکانیشی ئاوی دەوروبەری سلێمانیە ئەمانە ئێستا ڕەبتن بە ئاوی سەرزەویە ئاوی سەرزەویش ئەو ڕێژەیەکەم بۆتەوە کەواتە بەنداوەکان کەی بدرێتەوە ئاو هەیە کەی بەرنەدرێتەوە ئاو کەمە بێتەوە بۆیە لەسەر ئاستی ئەوە ئەبێت هاوڵاتی دەست بە ئاوە بگرێت داری ئاوی سلێمانیش لە 2 ڕۆژەوە ئیستا بۆتە 3 ڕۆژ تەوەقعەکەین ئەگەر بێت و مەکسیمەم حەدمان بگاتە ئەو ڕادەیەکەوەی لە کۆبوونەوەکە مناگەدار بووم بگاتە 4 ڕۆژ جارێ لە 3 ساعت بەڵام 4 ڕۆژ جارێ لە 3 ساعت با من یەک واقع کتاب پێ بڵێمەوە ئەو زەختەی کە لەوا لە ئاوی سلێمانیە هەیە لە هەموو ئەو شوێنەی کە ئاو ئەدرێ لە 3 ساعاتە بەشی ئەو 250 لتری ماڵەکە لە پێچکەسە زیاتری بەرئەکەوێتن بۆ 5 ڕۆژ بە هیوایەوەی کە بتوانین ئێمەش دەست بۆ ئەوە بەگرین وە بتوانین وەشیاریمان هەبێ سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەوەی کە کۆمەڵە ڕوونکردنەوە داینێ وەوەی کە ئامانجی گرنگە لەوەی کەم بابەتە گفتووەمان لەسەر کرد هۆشیاری هاوڵاتیانە وشیاری خۆمانە کە بتوانین چۆن ئاو بەکارێن دووبارە سپاس بەمە زۆر سپاس ئێوەشەکە بوو هیوادارم هەموو کەناڵەکان ئەوە گرنگیەک بەم مەرحەلەیە بدەن بۆی ئاوی ژێت زەوی و ئاوی سەرزەوی و ئاوی خواردنەوەکەم بۆ تۆ ڕۆشنبیریەکی کۆمەڵایەتیش کە بڕاستی ئەو بەشێکی زۆر گرنگە بۆ هاوکاریکردنی فەرمانگە حکوومیەکان و حکوومەت بۆی بتوانین ئەم مەرحەلەیە تێپەڕێنین و بەرنامەی باشترمان هەبێت بۆ داهاتوش ئەگەر حاڵی ئاو باش زۆر باشە